طبعا ئێمە کارەکەین و ئەرکمانە کە هەوڵ بدەین منداڵ لە چوارچەوەی خێزانە بژی. لە کوردستانیشا دوو ڕێگە هەیە لە ئێستەیە بۆ ئەوی منداڵ لە چوارچەوەی خێزانە بژی کاتی خێزانەکەی خۆی لەدەسەدا یا کاتی خێزانەکەی خۆی وازی لێنێ کە ئەمە بە تاوان حسابە. یەکەمیان ڕێگەی دادگایە، دادگا ئەو منداڵانەی نەسەبیان دیار نییە، دایک و باوکیان دیار نییە، ئەبەخشێتە ئەو خێزانانەی ئەسپێرێ بەو خێزانانەی کە منداڵیان نییە، ئەوە پێی قانونە. بەڵام ماوەی 3 ساڵە پرۆژەیەک هەیە کە ئێمە لە سلێمانی جێبەجێیەکەین، لە هەموو عێراقا تەنها لە سلێمانی جێبەجێکرێ وەشکر بۆخوا پرۆژەکەش سەرکەوتوو بووە. ئەوی شەوەیە کە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی هۆبەیەکمان هەیە بە ناوی خێزانی جێگرەوە، دەگەڕێن خێزان دەدۆزینەوە بۆ ئەو منداڵانە. جیاوازیەکە لەگەڵ ئەوەی لە دادگا بەڕێوەچێ ئەوەیە ئێمە هەر خێزانێک کە ئامادە بێ بۆ ئەو کارە مناڵی هەبێ یاننا، دوای پەسەندکردن، ڕاهێنان، فێرکردنی شێوازەکانی پەروەردەکردنی منداڵ، پاشان منداڵێکی پێبەخشین کە لە خۆی بگرێ، لە ئامێزی بگرێ، منداڵەکە نەسەبی دیار بێ یا دیار نەبێ. بەڵام ئەوەی لە ڕێگەی دادگاوەیە بە پێی قانونەکانی عێراقیە کە تا ئێستاش بەرکارن، بەڵام ئەوەی لە خێزانی جێگرەوە لای ئێمە جێبەجێ بێت بە پێی ڕێنمایی خێزانی جێگرەوەیە کە لە وەزارەتی کار دەرچووە و پاڵپشت بە بڕگەیەکی یاسایی ڕعای ئیجتیماعیە و سیستەمێکیش ڕەشنووسی سیستەمێکی چواتە ئەنجومەنی وەزیران بۆی سیستەمیشی بۆ دەرچێ. وەزارەت کارەکە بۆی ڕەشنووسێکیش ئامادە بکە ئەم خولەی پەرلەمان بیکاتە یاساش. واتە ئێمە لە ئێستاە قانون دەستمان کراوەکە، بەڵام هێشتا وردەکاری پێدان یا بەخشین یا لە ئەستۆگرتنی منداڵێک لەلایەن خێزانێکەوە لە ڕێگەی پرۆژەی خێزانی جێگرەوە هێشتا نەبووتە یاسا. یعنی ئەوە یەک لە خواستەکانی ئێمەیە لە 3 ساڵی داهاتووە پرۆژەی خێزانی جێگرەوە وەک چۆن ڕێنمایی هەیە، وەک چۆن بەرژەوەندی منداڵە، وەک چۆن یعنی ئاماژە ئەدۆزینەوە لە یاساکانە کە ئەتوانین ئەو کارە بکەین، ئەمانەوە یاسایەکی سەربەخۆشیە بێت. 100% لەژێر چاودێریایە. هەر خێزانێک کە پەسەند دەکرێت ناوی لێ بنرێ خێزانی جێگرەوە بە ڕێوشێنێکی زۆر ئاڕوە. مەسەلەن لایەنە پەیوەندیدارەکان بۆ چوونمانە دەنێت لەسەر پاشینەی تاوانکاری ئەم خێزانە، ئایا پاشینێکی پاکی هەیە یان نەخێر. لایەنی تەندروستی بۆ نمونە راپۆرتی پزیشکیمانەیەتێ لەسەرەوەی کە ئەم خێزانە نەخۆشی گوازراوان هەیە یاخود نەخێر. و تەنانەت ڕێگە کۆمەڵایەتیەکانیش بەکارێنین، وەکو ڕیشسپی، وەکو ئەنجومەنەکان، وەکو مختاری گەڕک و لادیەکان، بۆی دڵنیا بینەوە لەوەی کام خێزانە خێزانێکی شایستە. دوای ئەوەی خێزانەکە پەسەند کراوە خۆی بە پرۆسەیە کاتێپەڕێ، ڕاهێنان وەرەگرێ، شێوازی پەروەردەکرد، دوای ئەوە مناڵەکەشی پێبەخشرا سەردانێکرێ بە بەردەوامی بۆ ماڵەوە لەلایەن توێژەرەکانەوە. توێژەر بە دوو ڕێگە سەردانەکە، توێژەرێکیان تایبەتە بە خێزانەکە کە سەری لێدا، توێژەرێکیان تایبەتە بە منداڵەکە. طبعاً لەبەرەوەی بەجێهێشتن واز لێهێنانی منداڵ، چ منداڵی ساوا چ لە هەر تەمەنێکا بێت تاوانە لە ڕووی قانونیەوە و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بە هەمان شێوە تاوانە. هەر منداڵێک کە واز لێهێنراوە لە شوێنێکا بەجێهێنراوە لە ڕێگەی بنکەکانی پۆلیسەوە هاوڵاتیان حکوومەت ئاگادارەکەنەوە، دادگا ئاگادارەکەنەوە و ئەبێ دۆسیەی هەبێت ئەو حاڵەتە، ئەو کەیسە، و تەنانە دەگەر هەواڵ بە ئێمەش بدەن، ئێمە هەر لە ڕێگەی دادگا و پۆلیسەوە بۆی دۆسیەک بۆ ئەو تاوانە بکرێتەوە و کەسانی تاوانبار و کەسانی کەم تەرخەم و کەسانێک کە دەستیان هەیە لەو تاوانە کە بەجێهێشتنی مناڵ و واز لێهێنانیەتی سزای خۆیان وەرگرن. لەگەڵ زۆربوونی کێشە و گرفتە جۆرەکان بە دڵنیاییەوە ئەو ژمارەیە هەنگاو بەرە و سەرەوە ئەنێ، یعنی بە دڵنیاییەوە ئەو ژمارەی کە ئێستا هەیە لە ساڵانی پێشوو زیاترە. سەرکەوتنی پرۆژەکە لە 3 ساڵی ڕابردوودا بە دەستکەوتێکی گەورە ژمار دەکرێت بۆ عێراق و هەرێمی کوردستان و بەتایبەت بۆ پارێزگای سلێمانی. هەروەک سەرکەوتنێکی گەورەشە بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و بەڕێوەبەرایەتیە گشتیەکەمان. خۆشحاڵم کە پرۆژەکە سەرکەوتنێکی گەورەی بەدەستهێناوە، توانیوێتی کۆڵەکەی کارە گرنگەکانی بچەقێنێت، ماوەتەوە چی بکات بۆ ئەوەی پرۆژەکە لە خەم بڕەخسێت و بە تەواوی هێز و تواناوە ئامادە بێت بۆ وەرگرتنی هەر منداڵێک لە هەر کاتێک و لە هەر دۆخێکدا. هەر بۆیە ئەرکەکانی قۆناغی دووەم و داهاتووی پرۆژەکە بەم جۆرەی خوارەوە دەخێنە ڕوو. یەکەم، ئامادەکردنی ڕەشنووسی پرۆژە یاسای خێزانی جێگرەوە لەلایەن وەزارەتەوە و ناردنی بۆ پەرلەمان بۆ دەرچواندنی وەک یاسایەکی تایبەت بە خێزانی جێگرەوە تا دادگاکان باشتر بتوانن دەستکراوە بن لە مامەڵەکردن لەگەڵ پرۆژەکەدا. دوام، لە ڕێگەی وەرگرتنی ڕاهێنان و شارەزایی نوێوە پرۆژەکە دەست دەکات بە فراوانکردنی کارەکانی بەجێگیرکردنی منداڵ و
منداڵ لە سەر و 4 ساڵە چکە تا ئێستا پرۆژەکە توانیوێتی لە قۆناغی یەک ڕۆژە بۆ 4 ساڵ منداڵ لە خێزانەکانە جێگیر بکات. ئێمە ئەرکمانە و کارمانە پلان و بەرنامانە لە ساڵانی داهاتووە منداڵ لە سەر و 4 ساڵیشەوە بنێرین ناو خێزانە جێگراوەکان و حاڵەتەکانی تر بۆ نمونە خوشکوبرا بەیەکەوە بۆ نمونە ئەگەر منداڵی خان پێداویستی تایبەت بوو بۆ نمونە ئەگەر شێواز و هونەری وەرگرتنەوەی منداڵێک لە خێزانە جێگراوەکانەوە بۆ ناو خێزانی بەیۆلۆجی ئەگەر بەرژەوەندی منداڵ وای خواست. سێەم فراوانکردنی کارەکانی خێزانی جێگراوە بۆ دەرەوەی شاری سلێمانی چونکە بەهۆی توانای مادی و دارایی پرۆژەکەمانەوە و بۆ ئەوەی باشتر بتوانین سەرکەوتوو بین تا ئێستا ئێمە لە ناو شاری سلێمانی کارەکەین بەرناممانە لە قۆناغی داهاتووە بچێتە دەرەوەی شاری سلێمانی و قەزا و ناحەکانی سنووری پارێزگای سلێمانی بۆی وەڵامی ئەو خێزانانە بدەینەوە کە ئارەزوومەندن بێنە ناو پرۆژەکەەوە. چوارەم بە دوواداچوونی پێویست لەلایەن وەزارەتەوە بۆ تەواوکردنی قۆناغەکانی دەرچواندنی سیستەمی خێزانی جێگرەوە کە ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە. پێنجام تەرخانکردنی بودجە و پارەی پێویست بۆ بەڕێوەچوونی پرۆژەکە و هاندانی خێزانە جێگراوەکان بە پێدانی هاوکاری دارایی وەک ئەوەی لە زۆرێک لە وڵاتان بەڕێوە دەچێت. پرۆژەکە بە ئەرکێزانێت و ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی بە ئەرکێزانین سپاسی هەموو بە ڕێزانە بکەین کە هاوکار بوون پاڵپشت بوون بۆی ئەم سیستەمە تازە نوێیە لە شاری سلێمانی جێگیر بێت. ئەوانیشان بە ڕێزانان یەکەم بەرپرس و کارمەندانی ڕێکخراوی یونسێف لە هەولێر و سلێمانی و بەغدا کە پاڵپشتێکی بەهێزی دارایی بوون بۆ پرۆژەکە. دوام ڕێکخراوی ستێپ و کارمەند و ڕاوێژکارەکانی کە بەڕاستی لە ڕووی تەکنیکیەوە شارەزایانە ئەو ئەزمونەی هەبوو لە وڵاتان بەتایبەت لە وڵاتی بەریتانیا بە گونجاندنی لەگەڵ هەرێمی کوردستان و ژینگەی یاسایی و کللتوری و ڕۆشنبیری جێگیری بکەن. سێیام لیژنەی باڵای خێزانی جێگرەوە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی سەرۆک و ئەندامەکانی کە بەڕاستی جێدەستیان دیارە. چوارەم دادوەرە بەڕێزەکان لە دادگای نەوجەوانانی سلێمانی و سەرۆکایەتی دادگای نەوجەوانان کە هاوکارمانن بەڕاستی بۆ ئەوەی پرۆژەکە هێواش جێگەی خۆی بگرێت. پێنجام سەرۆکایەتی داواکاری گشتی کە هەم بە دوواداچوونەکەن و هەم راپۆرتی پێویستیان داوەتە وەزارەتی کار بۆ ئەوەی هاوکار بن لە تەواوکردنی پرۆژەکە. شەشام دەستگاکانی پۆلیس، ئاسایش، تەندروستی، ئەوقاف و لیژنەی فتووە لە سلێمانی کە بۆ پەسەندکردنی هەر خێزانێک ئێمە پێویستمان بە بۆچوونی ئەو لایەنانە هەیە تا دڵنیا بینەوە لەوەی ئەم خێزانە لانەیەکی ئارام ژینگەیەکی تەواوە بۆ پەروەردەی منداڵ و بەڵێنیشە دەین کارکەین بۆی ئەم سیستەمە جێگیرتر بێ و بە دڵنیاییەوە وەزارەتی کار لە پلانی خۆیان دایدەنێ کە لە 4 ساڵی داهاتووە چۆن مامەڵە بکات لەگەڵ پرۆژەکە بەتایبەت لە هەرێمی کوردستان سەر تاسەری هەرێمی کوردستان بگرێتەوە و ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی بە خیبرەکانمان بە توانەکانمان بە شارەزاییەکانمان ئامادەین بۆ گواستنەوەی ئەم ئەزمونە لە هەم هەرێمی کوردستان هەم لە تەواوی عێراق